ڕێزانێکی کورد لە ئەنقەرێ دەبێژی دەوڵەتە کووردا تنێ خەونا شاعرایە. خانیەی میری شاعران ڕابەیروت و میزەکە ئالی کرد میلەتیودان باوە شەش گوڵا پڕ دەکەن خودبەختێ عوسمانیا وەرکەن. بۆیرم قاردەشم ئەفەندم بۆرم هەندیکێ دەوڵەتە کووردا تنێ خەونا شاعرایە و گوتناوەی بۆ ڕێبەرە کوفرە ئیلحادە زنایە ڕابە خانی بێژێ کردیمە هەبووە خوددانێک حالی کەرەمەک ڕەتی بدانێک هەف جنس لە باری با مەقبول هەف نەق لە باری با معقول تەحسیلمەت کرد علم و حکمەت تەکمیلمەت کردین و دەولەت. ڕابە خانی دنیا بۆ بەهۆز دژمن بۆ نەدۆست. ڕابە هێشتا شەرەفنامە بەدەستێن بدلیسی نەهاتیە سڵتن. دهل و هێشتا عێراقی با دلداری بدۆ پێکێت وێسکی لە ئەنقەرێ نەهاتیە فرۆتن. ڕابە خانی هێشتا سەرە کۆمارێ قازی ji گۆرێ نەئینایە دەر سێدارە نەکری جاردی نەهاتیە کوشتن. دێ ڕابە هێشتا سەردەولەتێ ئەزمانە شاعرە نەهاتیە بڕین دەوێستران بێژە نەهاتیە درین. کردیمە هەبووە خوددانێک حالی کەرەمەک ڕەتی بدانێک هەف جنس لە باری با مەقبول هەف نەق لە باری با معقول تەحسیلمەت کرد علم و حکمەت تەکمیلمەت کردین و دەولەت. ڕابە خانی بێژی نەکا کێمام نە ئەس خۆڵام دەولەت نابی چاوژێ بریە بترسن نابیت لێش پەیوە نەپرسن سیار بهێنە سەدماندن خوشمێر بهێنە خەساندن یان دەولەت گول دەفتە مام و تاجەکە تەختەکە دو میل هەشتە جار هەندیەک وەزیر قەسر و جارێکی لیل و ئۆژۆرێن تاری پێکێت شەڕابا دۆلاری کوردینی بزێر بژنک شوڕەشت لنگادا مامە بگەیە شەکال گەیە شمک. کردیمە هەبووە خوددانێک حالی کەرەمەک ڕەتی بدانێک هەف جنس لە باری با مەقبول هەف نەق لە باری با معقول تەحسیلمەت کرد علم و حکمەت تەکمیلمەت کردین و دەولەت. ڕابە خانی گەر نەڕاوی ئەبرۆ تووشی دێت خەوداوی ئەس دێ بێژم بلا سایەت سڵتانا دەلنگێت من بدڕینن بلا باش بەحەنیەت ڕەشەکا کێلێژە من بشکێنن مرنا نافشەری برۆمەترە المرنا البەردەری. دەوڵەتە کووردا نەتنێ خەونا شاعرایە خەونا 44 ملیۆن کوردایە vê xewnê gelek erşên hejandî taca serê gelek mîraya firandî te hendî deyka şehîdekî tilîliyek heldêra te hendê xelkî maçkire destê dewlet xaz û şoreşgêra ahîngê mamo pêlava gazîkerekê dewletê dêbîte taca serê çend bîr û hakim û ber jewendgêra. شبك بغداد وبيتنا شبك باقي مالي ويبقى فينا بلو